یەکێک لە مامۆستاکانی ئەم سەردەمە شێخ قەحتانی ڕەحمەتی خوای لێبێ کە ماوە کە مردووی زۆر شۆردووە و مردووی زۆر دەفن کردووە بە سەرهاتێکمان بۆ باز دەکات ئەفەرمێ ڕۆژێکیان لە دوای نوێژی عەسر چوون بۆ قەبرستان جەنازەیەکمان بە خاک سپارد بەڵام کاتێکە ویستم دەسم بشۆم دەسم قوڕ و خۆڵی پێوە بوو جاران ئێستا تەقریبەن نایلۆنە جاران قوڕیان بەکارهێنا بۆ قەبر ئەفەرمێ کاتێ ویستم دەسم شۆرم قوڕ و خۆڵی پێوە بوو کاتێکم زانی جەنازەیەکی تر هات نزیکی 50 نەفەری لەگەڵدا بوو وتیان تخوا مامۆسای بەڕێز تۆ شارەزای ئەم مردۆمان بۆ دەفنکە ئەڵێ منیش لەگەڵ مسلمانێ دوو مسلمانەدا بەسیمە خوارەوە بۆ قەبر دوو جۆر قەبر هەڵکەندنەیە جۆرێکیانێ ئەمە لای خۆمان مردوەکە لە ناوەڕاستە دانێن جۆرێکیانێ لەلاوە لە تەنیشتەوە قەبرەکە هەڵەکەن مردوەکەی تێگەن و دوای ئەوە بە خشت هەڵێچنن ئەمجا پڕێکەنەوە شەق و لەحت ئەفەرمێ قەبرەکەمان هەڵکەندبوو مردوەکەم کردە ناو قەبرەکەوە لە تەنیشتەوە نەک ئەم شێوەی لا ئێمە شێوەکە تر کە لە تەنیشتەوە هەڵێکەنن مردوەکەم ڕووی مردوەکەم کردە قیبلە دانەویمەوە لە پشتی خۆمەوە خشتێک هەڵگرم بیدەمە بیخەمە ژێر سەری مردوەکە ئەڵێ کار هەر ئەوەندە قەدەری خوا ئەوەندەی کە دانەویمەوە پشتم کردە مردوەکە بۆی خشتێک بێنم تەماشام کرد مردوەکە ڕووی پشتی لە قیبلە کراوە ڕووی لە قیرە بوو ئێستا پشتی لە قیبلەیە سبحان الله تەمان ئەفەرمێ تەمان کفنەکان گرێکانی دەکرێتەوە جارێ دەموچاوی و ئەو مردۆش دەرەکەوێ کە گرێکان کرایەوە ئەڵێ جاری دۆم سبحان الله ڕووی مردوەکەم کردە قیبلە هەم بە هەمان شێوە پشتی کراوە قیبلە بە چاوی خۆم بینیم ئەڵێ کاتێکم زانی دەموچاویم کرد قەدەری خوا جاری دۆم کە ڕووی کردە من پشتی لە کردە قیبلە تەماشای دەموچاویم کرد ڕەش داگەڕا بە شێوەیەکی ترسناک دەموچاوی تێکشوو زۆر بە شێوەی ناشرین تێکچوو والله ئەفەرمێ بەڕاکردن بە ترس و بە خەوف و ڕام کردە دەرەوە لە قەبرەکە نەمێنا نزیکی مردوەکە بکەوم ئەڵێ والله خەڵکی لە دوورەوە بە خاکە نازەکان خۆڵیان هەڵداوە ناو قەبرەکە کەس نەوێرا سەیرە جەنازەیە بکە دەی ناترسی خوا ئەوەت لێ بکە ئەڵێ هەموو شەوێ 7 جار 8 جار ئەم مردووە هاتە خەوم ئەی ترسانم ئەڵێ ڕۆشتم بۆ مەکە لەوێ عومرە کرد 15 ڕۆژ مامەوە داوام کرد لە خوا ڕزگارم کە ئەمجار ڕزگارم بوو ئەڵێ والله ژیان و خەو ئیسراحەتم نەمابوو لە ماڵەوە هەموو شەوێ 7 جار 8 جار هاتە بەرچاوم هاتە خەو مردوەکە ئەی ناترسی خوا ناو قەبرە بە بەرچاوی خەڵکەوە یا دوایەوە کە داپۆشرای خوارە ناو قەبرەکە فەزحمانکە کەواتە مردن بۆ هەمومانەوە ئەبێ هەمومانی خۆمانی بۆ ئامادەکەین بەدەستی خۆت مەسووتێنە بە ئاگری جەهەنەم